هەسە کوڕە نامە چییە؟ من وەکو تۆ بەکرێکی لەو نانێرم و لە ئافرەت نادەم قودرەت. من بەدەستی خۆم قۆرگی پیاوەگرم. چۆن هاتی ئێرە؟ ئەمە نامەردانەیە. تو ئەو بە ئاسانی نامی قودرەت مردن و ڕزگاربوون بۆ تۆ نییە. دەی ئێستا هەستە بزانم دەی وڵامەکە فەرات شتێک مەکە لێی پەشیمان بیتەوە. من لێی پەشیمان نابمەوە قودرەت. ئێستا کاتیەوە تۆ پەشیمان بیتەوە. گەر مەردیت لێرە بمکوژە من بە دەرەوە بمکوژە. وەرە لەگەڵم ئێستا ڕۆینە شوێنێکی تر. دەی بڕۆ. تۆ تەنها لە بێریوانت نەدا قودرەت. من ئەوم نەدەویست. لە هەمان کات مناڵەکەش مەکوشت. ئەو مناڵی دەستکی دایکی بوو. تێگەیت؟ نەمەزانی ئەمە بیرۆکەی من نەبوو. گەشم کەوە دەی هیچ و پوچ پەشیمانە بیتەوە. ناپیاو مەکە ئەوە مەبە مەکە هەموو ڕیچە لە ناوە بەم. ئەوە دانێرەوە داینێ. لاچن لاچنە ژیناخاکەتان نەکوژم. بەرەندا خاکەتان نەکوژم لاچن. بەڵام لاچن گەشم بەردەن. لاچنە ژینایی کوژم. بەڵام لاچن لاچن خاکەتان نەکوژم. لاچن لاچن هەی کوژم لاچن. هەی ئێحسان ئەویش و منیش بکوژە. ئەمرت پێیەکەم بمان کوژە. ئەویش و منیش بکوژە خاڵە با کۆتایی بێ. بابا نزیک مەبەوە کچم. مەیە لە شوێنی خۆت بوەستە. ئەوە نەبەسە بۆ تۆ. ئێستا ڕۆم لێی مەوەستە لە دووە بمکوژە. دەی بوەستن لێی گەڕێم بڕوات تەقەمەکان. کاک خەلیل کاک خەلیل بەکرکایی هاتۆ بۆ ئێرە لە ماڵی چنارەوە. کاک فەرات ئێمەی ناردۆتە ئێرە پەنامان بۆ ئێوە هێناوە. مەحۆ پێشوازیان لێ بکە بیان حوێنەوە بەسەر چاو. سپاس دەی پێش بکەون. ئەمە بگرە بڕۆ کارەکە ببڕێنەوە. پەشیمان بوونەوە نییە ها؟ ئەزانی لەکوێوە چیتە ژوورەوە ها؟ لە تونێلەکەوە چیتە ژوورەوە. ئەو تونێلەی بۆ ژوورەکەی فەرهادە دەبات. تێگەی کورە؟ تێگەیشتم. دەی بڕۆ لێرە چاوەڕێ دەکەم. هەڵەیەک بکەیت ئەزانی باجەکەی چییە. تێگەیشتم. دەی Yedim yavrum, ömrüm yedi, daha taze, körpeydim, bir zalimden kurşun yedi, sana kıyam, eller yanan bir zalimden kurşun yedi. Sana kıyan eller yanar, eller yanar. چەکەکەتم بەرێ چەکەکەتم بەرێ. چێ تۆی نرد بڵێ لەبەرکێ هاتی؟ کارم بە تۆ نییە خوشکم. ئەڵێم چێ تۆی نرد بیڵێ زوو دەی زوو.
بێروان تەواو 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 با بڕێ بڕایەوە دێ دێ فێلیس چۆنە؟ دوایوانی ڕوویدا دەبێت چۆن بێ ئاگەشی لەمە نییە کە کەوتۆتە دۆزەخ هێنا بوتە ئێرە بیحەسەنێەوە وانە؟ شەوشات ئەوم بەرێ ئەمە شەوێک بوو کە تۆم لە کۆڵان بینی بە دوایەوە پیاوە کەوتبووی وامزانی کابوسە بینم ئەو هەموو پاسەوانە هەیە لەکوێ هاتە ژوورەوە ئەسانی چی؟ پێم خۆش بۆ قودرەتت نەکوشت لەوانێ باوەڕ نەکەی بەڵام منیش بەمە خۆشحاڵ بووم تۆ نایکەی قودرەت و مردن هەر ئەو نەما بوو دووری پەلەپیتکەیەک تۆ لە بەرچاوی مناڵ کەس ناکوژیت فەرهاد لە کاتێکی وا مرۆڤ بیر لە شتێ زۆر ناڕەوا کاتەوە ناڕەواترین شت پێنج شەقاو لێم دوور بۆ کچەکە وا تەماشایە کردم ئەم کچە لەو کاتەیە بە قاچە پەکەوتوەکانیەوە زۆر لە من بەهێزتر بوو زۆر بەهێزتر تۆ هاوسەری منی بێریڤان مناڵە ببێت یان نەوبێت ئەو پیاوە بۆ ویستی باوکم بکوژێ؟ بەڕای من نەیدەویست بیکوژێت ئە یاریان دەکرد؟ بەڵێ ئەمەش بە یاری لە قەڵەم دەدرێ بەڵام یاریەکی خراپ یاری نەبوو دەی ئیتر بخەوە گڵۆپەکە بکوژێمەوە؟ دەترسی؟ نەخێر ئەی لە لاتمێنمەوە؟ نەخێر باشە چاوەکانت داخە بیر لە شتی خۆش بکەرەوە باشە؟ ئەوەندە ساڵە ببە بەندەی بنە ماڵەی چنار ئەوەندە پیلان بگێڕە بۆ ئەوەی کاک فەرهاد لە دواوە بکوژی دوای ئەوەش کابرا باوش بۆ تۆ کاتەوە مرۆڤ کە بە شەرمەزاری ژیە شەرم چۆنە و لە چی دەچێت کە لە لای قودرەت بووم هیچ بە خەیاڵمدا نەدەهات بیریشم لێ نەدەکردەوە کە کاک فەرهاد ئەو چاچیم لەگەڵدا دەکات گەورەترین شەقی ژیان بوو بۆ من ئەرێ ژنەکە ئەو منداڵە بۆندە دەگرێ خواردی پێ نادەی ئەرێ تێرە و جلشی خاوێنان لەو زیاتر نازانم چ لێ بکەم
داوای منت کرد بوو ئاوەرە خەلیل ئەو خەنجەرێکە نیشانی ناموسی بنەماڵی چنارە. لە دەستدانی ئەمە بۆ ئەوان لە مردن ناخۆشترە. خەلیل بێریوانە بەمە ئەستەمبول بۆ نەخۆشخانە. کێڕۆن بەیانی ئەو هیچ ئەستەمبولی نەبینیوە، هەم بۆ سەردان و هەم پیشانی چەند دکتۆرێکی تریشیە دەم. لەسەر خێر. ئەلو ئاخ مامە گیان هەر لە یادم کردیت. تاو هەر ئێسایم تاو. خەلیل هۆتێلەکە بگرە، من ئەڕۆمە لای مامە. تاو خەنجەرەکە زانی چی لەیەکەی دوانیە؟ ئەزانم خاڵە خەم نەوێ. باکرمان دۆزیەوە لەکوێیە؟ لە ماڵی فەرهادا ڕووی کردۆتە ئەوێ. بڵێ فەرهادیش لەوە ڕێگەنهێنیەکەی پێزانیوە هەینا پیاو لەبەر ئەوەیە واڕاو کراین. بەڵێ دکتۆر گیان حەزم دەکرد شتێکی باشم پێگوتبان بەڵام بەڵێ بەداخەوە لە ماردینەوەی پێیان ڕاگەیاندون ڕاستە. یعنی من دکتۆر من هیچ ئەوە نەهەسانە بڵێن مەحاڵە. ڕێگەیەکی تر نییە دکتۆر. ولیار بۆ کوێ دەڕۆی؟ دەڕۆم هاوڕێیەکم دەبینم بۆ دەپرسی. ناتوانێت بە تەنیا بڕۆی، چاوەڕێکی یەکێکە لەگەڵ دەنێرم. نامەوێت بە تەنیا دەڕۆم. نامەوێ پێ درێژی مەکە، میوان دەبێ بە ژێرەی شوێنەکە هەڵسوکەوت بکات. لای ئێمە ئافرەت بە تەنیا ناڕواتە دەرەوە. جیا لەمەش ئەوەی فێری فیلیزی دەکەیت پێی ناڕەحەتم. ئەو شتانێکی تۆ پێت خۆشە و پێت باشە هەر نابێ فیلیز بیزانێ. هەموو بازار بینی خەڵک چییە گوت؟ شتی پڕوپوت دەزانی خەڵک چۆنە بە دڵی خۆی قسە دەکات. نەڕوومان ماوە ئەمە بپارێزین نە شەرەفیش. جارێک کاتی ئەمە نییە، بەڵام بابەتێک هەیە. بڵێ ئەو کچە میوانە ولیار. چیەتی؟ لە سنووری خۆی لای داوە، لە هیچ شتێک تێناگات. ڕاستەکەی خاڵە جارێک کاتی ئەمە نییە. زانست ڕۆژانە پێش دەکەوێت تایبەتمەندانی ئەم بوارە کاری لەسەر دەکەن.
لەکوێ؟ لە هەموو سنتەرە پزیشکەکانی وڵاتە پێشکەوتۆکان لە هەندێک زانکۆی خۆشمان پێتوان وەڵامی وەرگرم؟ ناتوانم هیچ کاتێک دیاری بکەم لەوانەیە بەم زوانە یانیشیت تەنها دەتوانمەوەتان پێ بڵم ئومێد لە دەست مەدەن جارێ هەردووکتان زۆر گەنجن. ئێرە لە ناوچەکانی لە خۆمان جوانتر نییە دەتخوا بڕۆ ئەو دەریایە با دەستی لێ نەشۆن بێریڤان جارێ زۆر دکتۆرمەوە بیبینین هەموو پزیشکەکان یەکشت ئەڵێن ڕاستە هەمانش دەڵێن ئەڵێن هیوا بڕاو مەبن ئەبێ بە قسەی ئەوان بکەین بێریڤان ئەبێ ئومێدمان هەبێ باشتر وایە ئومێدت هەبێ ئەی ئەوەی تر بۆ باس ناکەن ئەیە گەر ئومێدەکەمان هیچ دەرنەچێ ئەی ئەوە بۆ ناڵێن دۆ باشە با من ئەوەی ترە پێ بڵێم منیش ئەمێ مناڵم هەبێ زۆریش حەزەکەم لە خۆشییا شێ دەبم بەڵام ئەگەر نەبێ مانای کۆتایی ژیان ناگەێنە بێریڤان ئەمە کۆتایی خۆشەویستیمان نییە من کە تۆم خۆشویست کە عاشقت بووم ڕۆژێک یەت مناڵمان بێتەوە مەمان بیر بچێتەوە فەرهاد زۆر بەبەزەیت هیچ ناگۆڕیت وانە بێریڤان خۆشەویستی تۆ خۆشەویستی من بۆ تۆ ئەوەندە زۆرە مەحاڵە من بتوانم بەرامبەر تۆ بگۆڕمەزانی ئەو ئافرەتە وتی لێر لە ئەستەمبول کەسێکی زۆر چاک هەیە وتی بڕۆ سەری لێ بدە ئەمەیت بۆ ئەوێ فەرهاد تەواو ئەلۆ تیمی ئاسایشی ناو ماڵ تەلەفۆنیان کرد دوای نێو ڕۆدێنە ماردین باشە ئێحسانەوە باشە پاسەوانتان زیاد کرد زیادمان کرد لەمەوە دووە هەموو ئەوانە ئەپشکین کە هاتوچۆی حەسارەکەن تێگەیشتی باس سەرچاو ئارام بوویتەوە باشیت؟ باشم زۆر باش بۆ هاتیت بۆ ئەم سەردانە هەستەکەم دڵم کرایەوە فەرهاد خەڵکێکی زۆر هاتوون بۆ ئێرە منیش پێم خۆش بوو دەی وەرە تۆ ئەستەمبول نیشان بم دەی بێریڤان دڵت خۆش بێ و زەردەخەنێ بکە با چۆلەکەکان لە ئاسمان بفرن یاری بە چەک مەکە ڕۆڵە گاڵتەکردنیش بە چەک هەر خراپە و جا لە دەستەدان ئەم هۆنراوە باز لە چی دەکا منداڵینە؟ شیرین تۆ پێم بڵێ مامۆستا لە هۆنراوەیە باس لەوە دەکا کە چۆلەکەکان بێت تاوانێن بەڵێ ئامین تۆ بڵێ ئافرین چێتر دەیە بڵێ مۆژدە تۆ سروش دەوێت پارێزرە مامۆستا زۆر باشە ئافری منداڵینە زەهرا گولیا جانەکەم ئەوە لەکوێ بۆی سەواڵەکردنیە
محەممەد چیتە؟ مامۆستا کە ئێمەوە بۆ مەکتەبە هەمیشە یادگاری خۆشمێتەوە یاد شانازیەکەم لە مەکتەبە من گەورە بووم و خوێندومە. سپاس کاک خەلیل، زۆر سپاس بۆ تۆ و بۆ بنەماڵەکەت بۆ ئەو هەموو شتەی بە قوتابخانەتان کردووە. مامۆستا ئەمە کوڕی بەکری خۆمانە محەممەد، ئەمیش لەم قوتابخانەیە بخوێنێ لەبەرەوەی مناڵێکی عەقڵ و زیرەکە و پێشم وایە سوودێکی باش وەرەگەر لەم قوتابخانە. خۆشحاڵم مەگەر لێرە قوبوڵیکەن. محەممەد ئەم ماوەیە زوو لە هۆش خۆی دەچێ، حاڵی باش نییە. هاوسەرگیری نێوان خزمانش کێشەی زۆرە. لەم کێشەیە چەند زۆرە. بارحاڵ خۆشحاڵم بە هاتنت، زۆر بیرم دەکردی. ئیتر لێرەم زوو دەتبینم. وەرە ماڵەکەشم. بێگومان هەرچەنەوەکو ماڵی چناریش گەورە نییە، بەڵام خۆشحاڵ دەم بە هاتنت. تۆ شێتیت بە هیوای لەگەڵ بێ. گولیار ها محەممەد ببە جانتا و جل و بەرگ و هەرچیش پێ باشەکە خەلیل. چۆنیت؟ ماوەیەکی زۆرە نەمبینەوی. زۆر دەمێکە. من بۆ ماوەیەکی کەم لێرەم هاتوومەتە لای هاوڕێیەک. گولیار ئەمەیە تۆزە قسە لەگەڵ بکەم کاتت هەیە؟ بەڵێ هەمە. دوو ڕۆژ دوای هاتنم لە ڕۆژنامە زانیم کاکم خۆی کوشتووە. هەڵبەتە لە سەرەتا زۆر ناڕەحەت بووم، دواتر شتێکی زۆر پوچە بکرێ زۆر سەیریشە. چۆن؟ مرۆڤ کە باسیشی دەکات هەڵزوی پێدادێ. چی شتە؟ ئارام بوونەوە. ئاها کە یەکێک لە بەرامبەرت ئازار دەکێشێ دواتر کە دەمرێ ئاها دەحەسەیتەوە بکرێت دڵخۆشیش دەبێت بەوەی لە ئازار چەشنت ڕزگاری بووە. شتێکی ئاوایە. چۆن زانیت گەڕامەتەوە؟ کە لە فڕۆگەدا بەزیت لێوێ بینیوی. لەوێ چیت دەکرد؟ هیچ ناوە ئەڕۆم سەیری فڕین و دابەزینی تارەکانەکە. ئاراندا؟ نەخێر هەر بیری تۆکەم هەر چاوەڕێی تۆم. بابا جان وەرە کچم وەرە. هەموو حەوشەکە دیارە، هەموو شوێنێک دیارە. منیش لە تەلەڤیزیۆنە نیشان دەدات؟ بێگومان نیشان دەدات. ئاها بزانە؟ ژووری من دەتوانم لە ژوورەکەمەوە شەو شادیت لێ بکەم؟ بێگومان ئەتوانی بیکەیت. بابا تۆ بەردەوام لێرەدا دەنیشی؟ ناکچم من کاری تریشم هەیە. گولیار خان وتی ئەمە لە باوکت پرسە. پرسیارەکە چییە؟ پرسیاری دژمنداریم لێ کرد، وتی لە باوکت پرسە، وتی تۆ دەتوانی باشتر تێم بگەینی. تێت دەگەێنم کچم، ڕۆژێک بۆت بازەکە. خوایە گیان تۆ هێزی هەموو شتێکت هەیە، لە بەڵای ئەو بنەماڵەیە ڕزگارمان بکە، ڕیشەیان وشک بکە، فەرهاد جارێکی تر ڕۆژ نەبینێتەوە. ئامین. با بزانین دوعاکەت خێر بوو، با بزانین دوعای کامان قبول دەبێ. خۆت ماندوومەکە گوڵشا، ئەم شوێنە مبارەکانە بۆ دوعای خراپ نییە. ئەگەر بۆ ئەوە هاتوویت بۆ فەرهادە سەگ بپاڕیتەوە ئەوە زۆر زۆر خەڵە دەکەیت. ئەمڕۆ یاسپەی باجی کارەکانی دەداتەوە. خوای گەورە ئیشەڵڵا ڕیشەتان وشک دەکات، هەمووتان دۆزدەخ پڕ دەکەنەوە. هیچ نەگۆڕایت گوڵشا،
دڵ ئێستاش پڕە لە خراپەکاری. خراپێکە بێت تەنیا ئێوەن ئێوە بەسەر ماڵەکەمانتاندادا و یاریتان بە ناموس و شەرەفمان کرد هەرچی ئەمە بکات باجی کارەکەی دەداتەوە. ئەی ئەوانی دەستیان بە خوێنی کۆرپە لە نەدای بووەکەی بێریڤان سوورە گوناهی ئەمە بە ملی چێ دەبێ؟ هیچ بیرت لەمە کردوەتەوە گڵشا؟ بێریڤان لەبەر ئەوەی بۆ بوو چیناکەسێکی وەکو ئێوە خوا سزای دەدات. تۆ لە جێتیەوەی قسەی ناڕەوە بە بووکەم بڵێ جارە پێم بڵە کاتی خۆی لە کوێستانی یەدیچنار چیت ئەکرد 9 مانگ و 15 ڕۆژ لەوێ چت ئەکرد جارە وەڵامی ئەمە بدەوە. نەچێ دواوە نەچێ دواوە. بزانە لێران هاتی بێریڤان دڵە بە تێکەڵیەت. ئەم شارە زۆر خۆشە. هەندێک کەس ئەسەمبول بە ئافرەت بەراورد دەکەن بە ڕۆژ شێوە جوانێکی هەیە و بە شەوی شێوەیەک تر. منی جوان بۆ تۆ؟ نازانم هەستم پێ نەکردەوە. وانیت؟ لەگەڵ تۆ شەو ڕۆژم لێ تێکەڵە بێ بێریڤان. هەرگیز تێناگەم لێی. دەی گیانەکەم کەمێک بخۆیت لەوانەیە باشتر بیت. تۆزێک بخۆ چاگە بیتەوە هەر دۆزێک. ئەویش هەمان شت هەموو پزیشکەکان هەمان شت ئەڵێن. بەڵێ هەمان شت ئەڵێن هیوا بڕاومە بن ئەو لە بیر مەکە بێریڤان. بێزار بووم لێرە فەرهاد با بگەڕێنەوە. باش چاوتان بکەنەوە و ئاگاداری هەموو لایەک بن. ساواری وردەکڕین دۆشاوی تەماتە و دۆشاوی بیبارمان پێویستە لەبیرتان نەچێ. ئەی جان منداڵەکە تای نەخۆ خانم ئەی بۆ قوربان چەند شیرینە. بەکر وەرە ئێرە ئێوە بڕۆنە لای کارەکانتان. فەرموو خانم. چۆنی لێرە ڕاهاتوون ناڕەحەت نین؟ لە سایە ئێوە نەخێر خانم. باکر کاکە سرت بەرزکەوە سرت بڵند بێ تۆ لێرە بێگانە نیت. دەزانم هەست بە چی دەکەیت. شەرمەزارین. شەرم مەکە چونکە تۆ پیاوێکی ئازایت. ئازام من؟ بەڵێ لە بیرت بێ تەنها پیاوی ئازا ئەوێرێ بڕیاری گۆڕینی ژیانی خۆی بدا و ئەشتوانێ بیگۆڕێ. دەی کاکە وەرەوە سەر خۆت ئێرە ماڵی خۆتە مرۆڤ لە ماڵی خۆی نابێ هەست بە شەرمەزاری بکات. خواد لێ ڕازی بێ خانم. لە تۆش. لێرە چاوەڕێکە ئێستا دێمەوە. چۆنی نێژدات سپاس کاکڕەش قودرەتی کاکم لە ژوورەوە لە ژوورەوە بڵێ. هاتووی ئێرە تێک بدەیت؟ بە چڕوێک پاش ئەو هەموو ساڵاتیەوە هەر کاتێک بمەوێت دێمەوە ئێرە خاڵە.
لێرە ماڵی منیشە منیش مافم هەیە لێرە بژیم ئیتر حیسابی هەرچێکم بۆ بکەن مەمنون بە برای قودرەتی مەمنون ئێمەمە بە خاڵە بۆچی ئەگە برای نەبم ئەم کوژن چۆن یەحسان باشی ها دەزانین تۆ لە پێناویست دەژیت ها ئەمە چییە لەسەرێ لە خوارێ لە هەموو شوێنە کامێرا تەکنەلۆجیا بۆ ئێوە لە خزمەتە ها دەبێ بۆ هاتبێ ئەو سپڵەیە باش دیارە بۆ کارێکی باش ناتوە بەخێر بێ سپاس دەکەم کاکە هیچ باش دیار نیت هەندێک شت ڕوویدا بەکرد لێ یادەوە بزانم سپڵایی لەگەڵ کردین لەگەڵ دژمنەکەمان فەرهاد ڕێککەوت یەک بۆ ڕێگانی هێنێکی حەساری نیشانداوە باوەڕەکەیت فەرهاد هاتە حەسارەکە هەتانەتە ناو ژوورەکەم بۆ من شەرەفی هۆزەکەمان خەنجەرەکەی برد شەرمەزاری هەموو کەس بووین بەڕاستە چۆن فەرهاد تا ئەو ژوورە هات ئەرێ بەکرم نەبینی بێگومان تۆ کوشتوتە وان نییە بەکرێرێ جێش تۆ چوە لایەوان بەڵام باجی کارەکەی ئەدات ئەرێ کاکە خۆت بەچی خەری کردووە چەک خەنجەر عەشیرەت وەرە بە ئێرە بفرۆشین و بڕۆین بەردەوام پێم گوتیت ژیانێکی زۆر خۆشەیە لەولا لێرە دەفەوتیت و دەمریت کاکە جیا لەوەش حاڵم باش نییە تۆ سەیری ئەمەکە سیر کە تووشی چی بوویمە دەزانی بۆچی هاتوومەتە ئێرە هاتووم لەگەڵ دوژمنە سەرسەختەکەت ببمە هاوبەش لەگەڵ پیاوێکی ئەوە بۆت نییە ببی بە هاوبەش بەردەوام پارەت بۆ ڕواناکەم چی لێ دێت ئەو هەموو پارەیە چی ئەەکەیت هیچ لە یەکێک لە خانەوادەکەی ئێمە ناچیت ڕەشید من جیاوازم ئاساییم ئێوە کە ئاسایی نین ئێستا فێر بوو ئۆکۆردیۆن بژەنی یانی چونکە باوکم دەیژەنی دەبێت تۆش هەر فێر بیت بەخێر بێنەوە پاسپۆری چۆنی کچم باشیت پاسپورێ بێتاقە دیاریت هی فڕۆکەکەیە بڕۆ تانانی ئەوارە بۆ خۆت بحەسەوە کچم پشوویەک بدە ڕاست مەلێک یارمەتی بدەن بە یارمەتیتان سەلامەتی بێریڤان خان چی بوو؟ لە خزمەتم کاک فەرهاد ناخێر سپاس بەخێر بیتەوە کچم سپاس پورێ چۆنی بابا باشم گوڵی من هۆشم هەر لای تۆ بوو تۆ باشی باشم بابا ئەها ئەمەم لە ئەستەمبول بۆ هێنای سپاس دەکەم جانەکەم سپاس دەکەم بیدە خاڵم بڵێ ڕەشی دەیەوێ پشتمان بشکێنە فەرهاد و ئەو چاڵمان بۆ لێدەن دەبێ دەرز بدرێ بەڵام بەرلەوە فەرهاد نەخێر یەکێکی تر ئەوەی لە بەندیخانەیە حەیدەر بۆ داواکەی فەرهاد لە هەمووان گرنگتر و گەورەترین کێشەی ئێستاوە ڕاستەکەی خاڵە لەو هەموو کێشەیە ئەوم لەبیر کرد حەیدەر بۆ ئێمە وەک بۆمبێکە گەر بتەقێتەوە دەفوتین کەواتە بێدەنگیکن خاڵە شەوتان باش هاوڕێیان شەو باش ئەحمەد دەرگەنج بەڵێ پیرۆزە محەممەد بەزێر ئەوە تا حەسەن ئۆستۆپرال منم مستەفە بەلوت سپاس ئەحمەد شەکر پیرۆزە ئەوە تا خوا ڕزگارتان کە هاوڕێیان سپاس شەو شاد
برا کاک سعدەدین ئەو نامێن بۆ ناخۆینەوە کە زەحمە نەبێ. باشە گیانە. سلااوت لێبێ کوڕم، چۆنیت باشیت ئینشاڵڵا باش بیت. بێخەم بە ئێمە باشین کوڕم. تاکە خەمان تۆیت، تەندروستیت باشە، پارەت هەیە، گەل لە زەینەب دەپرسی هیچ خەبت نەبێ، وەک چاومان ئاگاداریمان لێیە. ئەم ڕۆژە ناخۆشانە هەر تێدەپەڕێت، بەندی خانە ماڵی کەس نییە، هەر لێ ڕزگار دەبیت. کوڕەکەت ئێستا گەنجێکی جوانە، ئێستا بینیت نایناسیتەوە، بەڵام زۆر لە تۆش دەچێت. سەری ئەم هەفتەیە دێنە سەردان، هیچت پێویست نییە، گەر شتێکت پێویستە ئاگادارمان بکەرەوە. لێرە هەموو شتێک باشە و هیچ خەمی ئێمەت نەبێت. هەموو لایەکمان باشین. باوکم لە نەخۆشخانە دەچوو. تەواو ناوم ڕەشید سنار ئۆغڵووە، شانازی بە ناو ناسناوەکەشم دەکەم، بەڵام بنەماڵەکەم تووڕە دەبن، شەڕ دەکەن، ئەوانە کاری من نین. ئەوانە شتی پوچن فەرات. لە بەرامبەر کاکم و خاڵم پوریشم ئەو شتانەم گوت. من پیاوی بازرگانیکردنم فەرات، کاری خۆم دەکەم. ئەو لاو ئیملا و شەڕ و کاری من نین. لە سەردەمی ئێستا ژین فەرات. باشە باشە، بەڵام ڕەشید بۆ ئەوانە بۆ من باسەکەیت؟ دەمەوێت متمانەم پێ بکەیت. منیش چەندین ساڵە لەو خاکەوە ئاژەڵ دەنێرێتە دەرەوە، کەچی پارە لە ئاژەڵی سەربراو قازانز دەکرێت. ڕەزامەندی لە کۆمەڵی گۆشتفرۆشان وەرگیراوە، کارەکان تەواو بووە، بار هەڵگر و سارکەرەوە و هەموو شتێک ئامادەیە. بە گوێرەی راپۆرتەکان تەنها سەرمایەتەوێ، ڕاستە؟ هەموو پارەکانم خەواندووە. راپۆرتەکە لەیان کەسانی سەربەخۆ ئامادەکراوە، بە دوواداچوونم بۆ کردووە، با سەری تۆماری کۆمپانیەکان بکەن. پێویست ناکات، من لێ پێچنەوەی خۆم کرد. ئەنجام کارێکی باش دیارە. هاوبەشی فەرات. کاک فەرات، حەز دەکەی دوای دێمەوە؟ گرنگ نییە کاکە، فەرمۆرە، ڕەشید بێگانە نییە. هەواڵێکم وەرگرتووە گەورم. ئێ بڵێ. لە زیندان حەیدەریان کوشتووە، بە چەقۆ کوشتویانە، نازانن چێ بووە. کاک ڕەشید لە سووریاوە پەیوەندی کرد لەگەڵە. الو سيد فرجو، أنا رشيد ها، جيت لي ماردين، راح أبدي بالاستيراد والتصدير مال الأغنام. أنا حكيت لك قبل، كل مرة 500 600 حسب الطلب. ليش ما تجي تساعدني؟ بعدين تعال لعندي. ها، شكرا. الو ڕەشیدی برا، منم سینان، بەخێر بێتەوە ماردین. سوپاس سینان، هاتمەوە ئێرە کەمێک کاروباری خۆم هەیە کە تەواو بوومە گەڕێمەوە. ڕەشید ئەمێ بۆ بابەتەی گرنگ بتبینم، دەرفەت تێ یەکتر ببینین زۆر گرنگە. من لە بێلان هۆتێلم، وەرە ئێرە یەکتر دەبینین. دەباش، کەمێکی تر لەلاتم، کاتێکی خۆش. بزانە ئێستا چۆنە؟ دەی بابزین چۆنە؟ چۆنە؟ زۆر باشە. دواوەی پیرۆزە. ها؟ سڵاو، ڕەشید لێرەیە چاوەڕێ مەکات. لە خوارەوە لە ساونایە. سواس. ڕەشید
بەخێر بێ سینان زوو گەیشتر ببوورە گرنگ نییە ئیسراحەتی خۆ دەرگرە گوێم لێ بوو لەگەڵ فەرات هاوبەشی یەکەن ئەها بەتەماین ئاژەڵ بنێرینە دەرەوە کاک ڕۆژیت ئەمێ باسی بابەتەکە بکەم ببوورە چی دەخۆیتەوە ماستاو بە سۆدا باشە بێزەحمەت ماستاو بە سۆدەمان بۆ بێنە گوێم لێتە برا تۆ ئەم ناسیت من بیرشتی وا لێدەم ئێستاش لە زەویەکەی من شوێنەواری 5,000 ساڵی دەرچووە ینی بە یەک دوو کەسی شارەزام نیشاندا وتیان کە ئەمانەشتی زۆر بە بەهان بابەتی فرۆشتنیش گرنگە هەڵبەتە تۆش قاسێکە لە سووریا قاسێکە لە فەڕەنسا قاسێکە لە ئیتالیا بیرم لێت کردەوە وتم بە یەکەوە ئەم کارە بکەین ها وەڵا سینانی برا متمانەم بە تۆ هەیە تۆشم خۆش دەوێ بەڵام ئەم کارانە مەترسیدارە باشە ئەو شوێنەوارانە بۆ نادایتە کار بەدەستانی خۆمان چونکە لە بەرامبەر ئەمە حکومەت پارەت پێدەدا وەڵا بیرم لەمەش کردەوە بەڵام لە 105 لە 101 یعنی هەر پارچە و پارەیەکی تایبەتی پێدەن دیار نێچەنی پێدەن بەڵام قازانجی نییە ئێو کاتەمانای نییە بیدەمە حکومەت بەخوا تاقی دەکەمەوە با پرسم بیرش لێ دەکەمەوە باشە ئەگەر سەری گرت چۆن کار بکەین بەیەکەوە لە 125 باشە بەخوا گەرم کارە بکەم لە 140 کەمتر وەرناگرم کارەکە سەختە ئەم کارانە زەحمەتن ڕازیم ڕەشید پێکاتین بێریڤان ئەوانت بۆ دەرهێناوە گیان ئامادەم کرد بوو بۆ بەبەکەم چیان لێکەیت سێرکە جلەکانی کتب وایە پەمەی و کوڕیش بوایە زەرد دەستکێشەکانی بابەکەنی نۆکەکانی تیژە بوو دەموو چاوی بریندارە کرد ئازاری ئەدا وا مەکە بێریڤان وا مەکە ئەڵێی لەبەری کردووە ئەڵێی لەبەری کردووە بۆنی پێوە ماوە بێریڤان بەهەرحاڵ زاهیدە منداڵیە بێت ئەمانە ئەدەم بەو زایدار چی پێویست بێ بۆ یەکڕین ئەوانە هی مناڵی خۆمانە هی من و تۆ مناڵی خۆمانەوانە لە بەرەکات هەرە بێ لە بەری کات ئێ ئاخر چۆن فەرات نازانم بەڵام دەستی لێ ناشوین چیمان لە دەستا بێیکەین هەموو دنیا تێگەینی هەرە بێت بەڵێن بێ بەڵێن دەست خۆش کچم نەشیگانت بۆم دەرکەوت ڕاست کچێکی زۆر ئازا فەرهات هەموو کارەکانی حەسەری خستۆتە ئەستۆی سپاس پورە حافیزە دایەترم دەوێ ئەرە دایەترم دەوێ ڕاست منداڵەکە بێنە وەرە کوڕم وەرە
ها کوڕم ئەوەش بۆ تۆ دەی بیخۆ ئەی کە منداڵ نەبوو نابێ ئیتر بەگیش بێ کوڕم بەگ بێ کوڕ نابێ خۆ دووتە پورێ کە نەبوو نابێ ئیتریسمان لە دەست نایە بە هەر حاڵ جارێ زۆ بیری لێ بکەینەوە هەم لە خودداش ئومێد نابڕێنی یعنی چی زووە بۆچی زووە ئەتوێ چی بڵێ پورێ ئەی ناڵێ هیچ لە دەست نایە بەڵێ واموت ئەمە ناچاریە مرۆڤ نابێ ناچار بێ ئاغای ئەم بنەماڵەیە بیت نابێ بێ چارە بیت دابوو نەریتمان چارەیان نیشان داوین دەبێ منداڵتە بێ فەرهاد ئینشاڵڵا بێریڤان قسمەتی دەبێ بەڵام گەر نەبێ نەخێر پورێ ئەو کات دەبێ بە هەوێ ڕازی بێت شتیوان نابێ ئەمە لەبیر کە پورێ لەبیریکە تەنیا خۆمان بڕیار لەمە نادەین ئەنجومەنی عەشیرەت بڕیاری لەسەر ئەدات ئەوان چه حەقێکیان لە ژیانی بنە حەقیان هەیە وەک ئەوەی چەندین ساڵە حەقیان هەیە ئەمڕۆ حەقیان هەیە فەرات چییە چی بۆچی تا هیچ نییە نانا شتێک هەیە چی بووە زۆرم لێ مەکەم بێریڤان گوتم هیچ نییە یانی هیچ نییە تێگەشتی هەر هەناسەیەک هەڵم ژم ناوی تۆم بیرێتەوە هەر ڕەشەبایەک هەڵبکات ناوی تۆم بەگوێ دەسرپێتەوە لە کاتێکەر هەناسەیەک هەڵم ژم لە مردن نزیکەکەومەوە لە خۆشەویستی و جیابوونەوە ڕاهاتم لە گول لە بارانکردنی ئەستێرە درەوشاوەکانی ماردین ڕاهاتم لە بێتویش ئەزانی چۆلەکەی مردوو نافرێت نامێ بێ یارەکەم بخەوم لە تاریکی شەوی یەڵدا بکەوم هەفتەیەکی تر ناباژنی بەسەردێنێ ئەخوا گوناحە بێریڤان لەبەر مناڵ بچیژنی بەسەربێنی وەرە حیفی چێشنێک مناڵی نەبێ خۆ قابلە چی بکە کوڕ بەڵام ژنێکی چاکە بەڕاستی دەڵێن ژن لەسەردێنێ وا بزانم ژنی لەسەردێنێ محۆ محۆ مەسەلەی ئەوە ژن بەسەرهێنانە چییە؟ دەمەدەخە مەهۆ وەرە هاتم مەهۆ ئەو قسانە چییە؟ نازانم قسە قسەڵۆکە هەرێکە قسەیەکە کات بیری لێ مەکەوە دڵگران مەبە چی بووە؟ چی تانە؟
چی ڕووی داوە؟ ئەوەی بیستم ڕاستە؟ بەڵێ بێریڤانەکەم هەر ئەوەی دەبینی باسی هەیە دەکات. کچە بێبەختەکەم ئیتر ناتوانم لێرە بم نامەوێ ببینم هەوێ بەسەرتەوە بێ دڵم بەرگەیەمە ناگرێ. ئەلو مامە حەمەد من فەرادم ئاکسۆیلۆ باشم تۆزێک بێتاقەتم بەڵام هیچ نییە. ئەرێ هەنێشتم پێویست بووە توانی بینووسیت؟ ئەینووسی؟ ئەها 3 فەردە ئارد فەردەیەک نیسک فەردەیەک ساوەر نانانا با ئەوە 2 فەردە بێ تەواو مامە هەر ئێستا بیان نێرە. بۆیت ئەوە چیتە؟ پەیمانمان وا بوو کاک فەراد ئەکسۆی ها؟ بڵێ بزانم چی ئەو مەسەلەی ژن هێنانە؟